مەراسیمی ناشتنی تەرمیە و هاوڵاتیە بەیانی ڕۆژی پێنجشەممە لە سنووری ناحێی قەرەنجیر لە خۆرهەڵاتی کەرکووک بە کوژراوی دۆزرایەوە. ڕەحیم میرزا تەمەنی 72 ساڵە و بە پێی وتەی کوڕەگەورەکەی لە دوای دەرچوونی لە ماڵەوە بۆ کاری تەکسی دیار نامێنێت دوای 12 کاتژمێر هەواڵی مەرگی باوکی پێدەدەن. دوێنێ سەعات 1:30 نیمەڕۆ لە ماڵەوە دەرچوو چوو بۆ تەکسی هیچ تەکسیەکە خۆی باوکم کاس بە هیچ تەکسیەکە بڵین ئەتە دوای مەغریب دایکمان ئاگادارمیان کردەوە وتیان باوکت تاسە ناتۆتەوە ئەتر ئێمەش یەکسەر چوین ئێزگا ئەمنیەکانمان ئاگادارەوە کرد ئاگادارمان کردەوە وتمان ڕووداوە ڕوویداوە بەشک و شتێکمان بۆ بکەن خۆمانیش بەرەو قەرەنجیر ڕۆشتین جەمات قەرەنجیشمان ئاگادارەوە کرد ئەتا پێنجی بەیانی خۆمان لەو ناوە بووینە شتێکمان کرد تەقریبا لەو ناوەیە شتێکمان نەزانی کە لەو ناوەیە بەڵێ ئەتێرە تا پێنجی بەیانی لەو ناوە بووین هیچ شتێکمان نەبینی هاتمەوە ماڵ پێنجی بەیانی تقریبان ساعت 7:30 وتم بە دنیا ڕۆژەوە بێ لەگەڵ خزمەتکەسەکانمان با بڕین بزانین هیچ شتێتر نبین لەو ناوە وەختێ لە ڕێگا ئاگادارمیان کردەوە وتیان جەنازەیە لە لای چەم گۆران فڕەدراوە لە ساتی بزانە باوکت نییە بە زووترین کا دوێرە بۆ ئەوێ منی چووم بەرەو ئەوێ سێرەکەم باوکمە بە فیشەکە هینیان کردبوو تەواویان کردبوو. پۆلیسی کەرکووک دوای دۆزینەوەی تەرمیە و هاوڵاتیە شۆفێرە لێکۆڵینەوەی لا ڕووداوەکە دەست پێ کردووە کە سوکاری قوربانیەکەش وەک خۆیان دەڵێن گومانیان لە هیچ کەسێک نییە. بەڕاستی هیچ کەسێکمان نییە لەگەڵ هیچ کەسێکە لەگەڵ هیچ لایەنێکە ئەم برای منە باوەڕەکەی وەکو پەپولەوە بوو زۆر بێگوناح بوو ئێستا من بەش بە حاڵی خۆم لەوانێ پێشمەرگایەتیم کردبێت سنی ڕاکردن و دوش بە حکوومەت بوو بێتم بەڵام وڵڵاهی ئەو تەنها لە ڕۆژ و نوێژەکە و خواپەرستی هیچی تری نەبوو باوەڕەکەی ئەو خانۆکەوتا لێەوە ڕۆژە کڕوێتی سارێ باشی هەبوو فرۆشتی ئەمەی کڕی ئەم شڕە یا ئەمە بۆ چییە بۆ وەیەکەبانێ بن تەقینەوەی پێکەن خۆ بەکار نایە بێبان وەکو مۆدل 2023 بێت و بەکاری بێنن بەیانی ڕوا بۆم درێژەکەی تەقینێتە جەماعەتی ئەوانی کەی من ئەو داوایان لەکەینکەوە پارێزگاری مامکە لە ئێرهابوو لە تیرۆرستان. لە ماوەی 10 ڕۆژدا لە سنووری پارێزگای کەرکووک ئەمە سێەم حاڵەتی کوشتنە ئەگەرچی هێزانەکان دەستیان بە لێکۆڵینەوە لەو ڕووداوانە کردووە بەڵام تا ئێستا بکەرانی هیچ کام لە ڕووداوەکان دەستگیر نەکراون ئەمەش مەترسی و گومانەکان زیاتر دەکات. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.